بۆ قسەکردنی زیاتر لەسەر خولی دووهەمی هەڵبژاردننی سەرۆکایەتی لە تورکیا لە ئەستۆدیۆ میوانداری بەڕێز داود چێچێک کە بەڕێزیان چاودێری سیاسین لەگەڵمانە میوانە. کاک داود بەخێر بیت. خولی دووهەم وەکو ئێستا بانگەشەی بۆ کرێەوە باسی چەکرێ سەرکردە سیاسیەکان لە تورکیا باسیەکان کە خولێکە یەکلاکردەوە یەکەم جاریشە لە تورکیا بڵین سەرۆکایەتی هەڵبژاردننی سەرۆکایەتی چێتە خولی دووهەم. ئەم جارە چی وای کرد کە ئەم هەڵبژاردنە بچێتە خولی دووهەم ململانەکان لە خولی دووهەم یەکلا بێتەوە؟ زۆر ڕاستە. ئەو زیاتر ئەم جارش یەکەم جارێکە کە هێزەکانی ئۆپۆزیسیۆن کە بە تایبەتی ئەو هەڵپەیمانی شەشقۆلی یعنی هێزی جەهاپەر گەلایەنەکانی تر یەکەم جارە هێزێکی ئۆپۆزیسیۆن ئەوە گەورە لەسەر مێزێک کۆ دەبنەوە و بە تایبەتیشی لەگەڵ کورد وەکو هەدەپە پێکەوە ینی دەچنە هەڵبژاردنێکی ئاوها. طبعا دەنگەکانی کورد یەکلاکراوە بوون بۆ ئەوەی هەڵبژاردننی سەرۆکایەتی کۆمەڵ بچێتە خولی گەڕی دووەم ینی ئەم جارە یەکەم جارە لەبەر ئەوەش ینی بینیمان ینی ڕۆلی کورد زۆر گەورە بوو. کورد لە باکووری کوردستان یان داوا دەکەن ئەم دەسەڵاتی ئێستا هەیە کە بگورترێ بۆ ئەوەی کە زیاتر هەڵوێستی دەسەڵاتی داهاتوو لە بەرامبەری کوردیش گۆڕانکاری بەسەردا بێت و کێمەک خەڵک هەناسەیەکی ئاشتی و هەناسەیەکی دەموقراسی لە تورکیا بەرپا بکەن. لەبەر ئەوەشی کوردی لەبەر ئەوە کاندیدی ئۆپۆزیسیۆن هەڵبژارد و دەنگیدا بە کاندیدی ئۆپۆزیسیۆن بینیمان ینی بەڕاستی ئەنجامەکە ئەوە بوو ینی ڕاستە ئەو کاندیدی خۆیان دەرنەچوو کە ویستی ئەوان بوو بەڵام ئەتوانین ئەوە بخنە گەڕی دوام و حزبی دەسەڵاتیش حسابی خۆی بکاتە بۆ ئەوە کە حساب بوو دەنگی کورد بکات کە کورد ئەتوانێت لە هەچ کات پێ ئەم جار نەبوو جارێکی تر ئەتوانێت هەر دەنگی خۆی یەکلاکەرەوە بێ بوو مافی خۆی. بەڵام شتێکی تر هەیە کاک داود کە دڵخۆشکرد نییە بۆ کورد یعنی بە تایبەتی لە تورکیا ئەویژەوە بوو ئەم جاریان هەم کورسیەکان کەمی کرد هەم دەنگەکان کەمی کرد. تو بزین هۆکارەکان چییە؟ تۆ بۆ چادرێکی سیاسی هۆکارەکان بۆ چیە گەڕێنیتەوە؟ بە قەنەعاتی من ینی بەڕاستیش من یەکەم ئەو ینی ئەوە دەگەڕێنمە کە کۆمەڵگەی خۆمان کۆمەڵگەی کوردی لە باکووری کوردستان و بە شەکەلی تریش کوردستان کۆمەڵگەیەکی ئاینیە ئیسلامیە چەپڕە و نییە چەپگێر نییە یان بڵێن دەنگ بدەدە بە چەپەکانیان دەنگ بدە بە هێزەکە دروشمەکان دروشمی چەپ نەبوون دروشمیەوە بوو کە وڵات بەرە و ئاراستەیەکی تر بەرێ. ئێستا شتێکی تر هەیە کە ئەگەر بێنە واقع ئێستا مەسەلەن کاندیدێکی شارێکی تری کوردستان مەسەلەنی باتمان بێتە لە جولامێرگ دەنگ بوو بدەن بۆ ئەوە بێتە بە نوێنەریان لە پەرلەمان. خەڵکی کۆمەڵگەی خۆمان نەوچەگایە پارێزگایە هەرێمەها هەر کەس دەوێت کە نوێنەری خۆیان بێت دەنگ بوو بدەن کە تو بچێت مەسەلەن تورکێک بێنێ ینی کەسێکی تورک ناڵێم خراپە ینی کەسێکی دەموقراتە پێشکەوتووە ڕەوشەمبیرە ئەوە نەتەوەپەرست نییە کە بێنێ لە نەوچەیەکی در مەسەلەن بکێتە بە کاندید و بوو ئەوەی کورد دەنگ بوو بدەن خەڵک کۆمەلگەی خۆمان ینی بوێن ئێمە بوێن نەوێن ئەو نابنێنێ قەنەعەت پێ ناکەم. دەیەوێت هەر کەس و هەر عشیرەتێک دەوێت نوێنەری خۆی هەبێ نەوچەیەک دەوێت نوێنەری خۆی هەبێ دەنگ بدەم ئەوە هەر نەوچەیەک دەوێت ئەو دەنگی خۆی بەدە نوێنەری خۆی نوێنەری خۆ دەربچێ یەک ئەو دووەمیش زەختەکانی دەسەڵات ینی حزبی دەسەڵات لەسەر خەڵک زۆر بوو یعنی ئێمە بینیمە لە 2016 و حتا ئێستا هەموو دەستگاکانی دەوڵەت و حکوومەت لە ڕێگەاندن بگرە حتا دارایی ئابووری سوپا هەموو هێزی ئەمنی هەموو خستێتە دەستی خۆی لە زۆر ناوچەکان و تا ئێستاش ئەمڕۆشی بینیمان زەخت و ستەمێکی زۆر ینی لەسەر خەڵک هەیە بە چاوترساندن و تووقاندنی خەڵک دەکەن چەند تهدید دەکەن هەڕەشە لێ دەکەن ئەڵێ بێ دەنگ بدەت بە فلان کەس. ئەمە ممکنە لە شارێکی وەکو ئامەد زۆر کاریگەری نەبێت لە شارێکی وەکو ماردین هەکاری کە زۆربەی دەنگیان هەموو هەدەپەیە یەکە من ینی کورد لەوێ کاریگەری نەبێت ینی لە 12 ناوچەی کوردی یان بێژم پارێزگای کوردی خۆی هەموو ینی لە 20 پارێزگای کوردی 12 هەدەپە دەردەهێنێ بەس ئەوانی تر یعنی زیاتر لە 10 پارێزگاری تریش دەنگ بە حزبی دەسەڵات دەدەن. ئێمە بینیمانین ئەو تەسیری هەڕەشە و ترساندنی خەڵکیش کاریگەری هەبووە لەسەر دەنگەکان
ئەوی تریش ینی بەڕاستی بینیمانێن حتەنی ئەو ناوچەی بوو مەلەرزەکان ناوچەی بوو مەلەرزەکانیش یەکەمینی حزبی دەسەڵات دەرچوون دەنگەکان بۆ ئەو بوو کە هەموو کەس تەخمینی ئەوە دەکردن گوتن ئەو وەزعاکە ڕوویدا ئەبۆیە دەنگ ئەوە نهێنن ئەوەندە دەنگ نهێن وانە لەبەر ئەوە چەند ئەم هوکارانە ئەوە بوون و هەدەپەش لە زێر زەختێکی زیاتر دەبوو کە بەڕاستی دوای ئەو داوای کوبانێ کە مەسەلەی داخستنی حزبەکە هەبوو حزبێکی تازە دەهێنان یەشیل ئیچەپی سەوز ئەوەشی وای لێ کرد کە ناتوانین هەموو نوێنەرەی خۆیان ئەوە بە کاتێکی ئەو خەڵک بدەناسی باشە ئەوەی کە بینیمان لە بڵێ قۆناغی یەکەمی دەنگدانەکە بۆ سەرۆکایەتی کە ئەردۆغان بە ڕێژەیەک لە پێش کلیجدار ئۆغڵۆ بوو بەڵام پێشەوە ئەوانەی کە ڕاپرسیانە کرد لەسەر هەڵبژاردننی تورکیا یعنی ئاماژیان بۆوا کرد کە ئەم جارە کلیجدار ئۆغڵ و پێش ئەکەوێ هۆکارەکە چییە کە خەڵک یعنی تا ئێستا متمانەی نییە بەوەی کە دەنگ بداتەوە بە کەسێکی تر غەیری ئەردۆغان لە کاتێکە لە سەردەمی دەسەڵاتداری ینی ئەردۆغانە ئەبینین کۆمەڵێک ئاریشە و ئاستەنگ هەیە ینی لیرە لەم ڕۆژانە ئەوەنەی تر داڕماوە ینی ئاستی ئابووری پەیوەندەکان لەگەڵ ئەوروپایە بۆچی خەڵکی تورکیا تا ئێستا ئەو متمانەیە نایەت بە غەیری ئەو لەسەر مەسەلەی ڕاپرسیەکان خۆت دەزانێت ڕاپرسیەکان شەوێکی نسبی لە ناو خەڵکدا هەندێک خەڵک پرسیار لێ دەکرێت خەڵکیش یعنی وە بڵێن ئەو کەسە دەموکراتەکان یان ئۆپۆزیسیۆن پشتیان خۆن بە ئەوە بەست کە زۆربەی شارەکانی گەورە یعنی مەترۆپۆل دەڵێن کە وەکو ئەنقەرە ئیستانبول ئەزمیر مێرسین ئەدانا عەنتاب ئەم پارێزگانە زیاتر بە تایبەتی ئەنقەرە و ئیستانبول و ئیزمیر کە گەورەترین شارەکانی تورکیان سەرروکی شارەوانی جهپە بەدەستهێنا پێش چەند ساڵێک سەرروکی شارەوانەکان ئەوەم پشتیان بە ئەوە بەست کە دەنگی جهپە دەنگی ئۆپۆزیسیۆن لەو شارانە زیاتر ئەبن کە خۆ دەزانن ینی دەنگێکی زۆری لەو شارانە دەردەچێت پەرلەمانتارێکی زۆر دەردەچێت پشتیان بەوە بەستن بەڵام ئەوە دەرچوو کە لە ئەنقەرەش حزبی دەسەڵات یەکەم بوو یعنی لە شارەکانی تر ممکنە مەسن هەندێک ناوچە یەکەم بێنێت ناوچە دومان بێ بەس ئەوەش فەشەلی هێنا لەبەر ئەوە بەڕاستی ینی پێوتم ینی ئەم خەڵکی لە تورکیا بەگشتی هەستی نەتەوپەرستی تەیاری نەتەوپەرستی و تەیاری ئاینی زیاتر دەسەڵاتە لە تورکیا و ئەمە چەندین ساڵە کە ئەکەپە حکومدارە لەوێ ئەوە تقریبا 21 ساڵە زیاترە ئەوە هەموو شتێکن کۆنتترۆلیان کردووە یعنی ئیتر لە تورکیا بڵێن تەنیا ئەوە کە سەرکێشی ئەم خەباتە دەکێت ڕاستە ممکنە ئێمە دەبینن کە دەیرەدا بەزیوە دولار ئەو بووە بەس خەڵکێک هەیە حزبی ئەکەپە وەکو ئەردوغان وەکو ڕابەری خۆیان دەبینن ئیسلامیەکانن نەتەو پەرستەکانش مەسنە وەکو مەهاپە هیچ کاتێک لەگەڵ ئیسلامیەکە نەبووی وەکو کە ئەم سەردەمای کە لەگەڵ ئەردوغان بەڕاستی پشتیوانێکی تەواویان دەکەن کە لە کەمال ئاتاتورک زیاتریان پشتیوانی ئەردوغان دەکەن ئەمە شتێکی تازە بوو لە تورکیا کە ڕوویدا کە زیاتر ئەو دەنگە هێنا اینجا لەبەر ئەوەش ینی ئەو ڕاپرسی هەموو دەرنەچون وەکو ئەوە کە بێن و کوردیش بەڕاستی کوردش ینی ئەوە بوو دەویست کە ئەو گۆڕانکەری بەڕاستی ڕاستەقینی بدە کە کوردیش لە هەڵبژاردننی شارەوانیەکان لە ئەنکەرە و ئیستانبول ئەو کاتە شێکە لە کەرەوە بوون کە کاندیدی جەهاپیان دەهێنە بۆ مەسەرروکی شارەوانی هەموو پشتیان بەوە بەست ئەوەش ئەوە دەرچ باشە کاک داوت با دوا پرسیار بکەم ئەوەی کە لە خولی دووهەمە چاوەڕوان کراوە چونکە خۆتە زانی لە خولی یەکەمە جیاوازی هەبوو بە چەند پوینتێک لە بینی کلیجدار ئۆغڵ و ئەردۆغانە بەڵام لە خولی دووهەمە لەگەڵ ئەوەی کە هەندێک لایەن وەکو سینان دۆغان کە پاڵپشتی بۆ ئەردۆغان ڕاگەیان ئەکرێ بڵێن گۆڕانکاریەک لە ئەنجامەکان ڕوئەیە یعنی هیچ شتێکی ئەتوانین بڵێن مفاجئەیەک هەیە لەم هەڵبژاردنە لەمەی خولی دووەمە یعنی بەڕاستی من ئەو گۆڕانکەری گەورە نابینم لە بەرگ و ژمارەی دەنگەکان زۆرە ئەردوغان زۆر لە پێشە تقریبا زیاتر لە 2 میلیۆن پێشتر یەکەمیش ئەوی دووەمیش سینان ئۆغان خۆی دەنگ دەدات بە ئەردوغان ئەوی تریش دەداتە بە جهپە ئەوەی خۆ هاوپەیمانی بوون کە لە گەڕی یەکەمدا لەبەرەوە گۆڕانکاری زۆر نابینم بەس پێشبینی دەکەم ئەردوغان هەر لە پێش بێ و ئەوە دەنگی زیاتر یعنی بە دەست بێنێ بوو ئەم خوڵەش دەربکەوێت زۆر سپاس بۆ بەڕێز داوت چێچێک کە بەڕێزیان چاودێری سیاسین لەگەڵمانە بوو لە ستۆدیۆ سپاس بۆ ئامادەبوون